ئەگەر دەتەوێت ببیتە براوەی $20 کارتی مۆبایل ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەی کاکە دانیار بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەین بۆتان داناوە. تەنها سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکەوە بۆ برنەوەی $20 کارتی مۆبایل و ڕێژێکی کەمیشی ماوە هەتا بگات بەو ئاستا. بۆیە هەمووتان سەردانی کەناڵەکەی بکەن و پشتگیری لێ بکەن بۆ کەناڵێکی زۆر جوانە کە تایبەتە بە ڤیدیۆی گەیمینگ، دڵنیابن پەشیمان نابنەوە. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەسەر گۆیزدەوەی کۆمەڵە چاڵێکی زۆر گەورە بوونی هەیە و هەندێکیان هێشتا دەستی مرۆڤی پێ نەگەیشتووە و هەندێکشان هۆکاری دروستبوونەکەی نازاندرێ وەکو مەتەڵێکی بێوەڵامی لێ هاتووە و تەنانەت زانستیش نەیتوانی وەڵامێکی دروست و باوەڕدارمان پێ ببەخشێ. ئەمڕۆ باسی پێنج سەیرترین چاڵەکانی سەرگۆی زەویتان بۆ دەکەم، لەگەڵمان بن. یەکەم، ساڵی دەریاچی ونبوو لە ئۆریگن. ساڵانە چاڵێک دروست دەبێت کە قوڵیەکەی 2 مەترە لە دەریاچی ئۆریگن لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا. هەروەها ئاوەکەشی بۆ خۆی ڕادەکێشێت، کەس نازانێت ئەو ئاوە بۆ کوێ دەڕوات. ئەمە دیاردەیەکی سەرسۆرهێنەرە، هەروەها چەندین ساڵە سەری زانایانی شێواندووە، بەڵام دەوترێت ئاوەکە دەڕواتە ناو زەویەکە. لەگەڵ ئەوەشدا نازانرێت کە دوای ئەوەی ئاوەکە دەڕواتە ناو زەویەکە بەرەو کوێ دەڕوا. شتە سەیرەکە لەوەدایە کە دوای ماوەیەک ئاوەکە دووبارە دێتە سەرەوە و دەریاچەکە پڕ ئاو دەبێتەوە. و لەلایەکی تریشەوە ئەگەر ئەم ساڵانە دروست نەبێ ئەوە ئەو ناوچەیە ژێر ئاو دەکەوێ. چەندین زار هەوڵ دراوە چاڵەکەدا بپۆشرێ، بەڵام نەیانتوانیوە و بەپێی قسەی هەندێک لە شارەزایانی ئەو بوارە بێ دەوترێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ پیسبوون. دووەم، دەمی شەیتان. نازانرێت ئەمان ئەفسانەیە یاخود ڕاستیە. چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997. ئەویش کاتێک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بەناوبانگدا کەسێک بە ناوی میل واتەرز زیاتر لە جارێک تەلەفۆنی دەکرد بۆ بەرنامەیەکی بەیانیانیان. دەیگوت کە ساڵێکی سەیر و سەمەرە لە ماڵیانەوە نزیکە و خەڵکی بۆ چەندین ساڵ دەبڵیان تێیدا فڕێدەدا، بەڵام هیچ پڕبوونێکی بەخۆیەوە نەبینیوە. ئەمەش مانای ئەوەیە کە ئەم ساڵە زۆر قوڵە. کاتێک کە ڕووناکیان ئاراستی دەکرد هیچ شتێکی تێدا دیار نەبوو. ئەم پیاوەش هەڵسا بۆ ئاسن و تەنی قورسی فڕێدا بۆی ناو چاڵەکەوە تاوەکو گوێی لە دەنگی کەوتن سەر زەویەکەی بێ، بەڵام هیچ دەنگێکی لێوە نەهاتبوو و پیاوەکە خۆی وتی بە پەتێک پارچە شیرینیەکم پێوەی کردبوو هەوڵم دەدا بزانم تا چەندێک قوڵە. دوای ئەوەی 500 مەتر پەتەکەم بردە خوارەوە کە هێنامە سەرەوە شیرینەکە نەتڕ ببوو نەپیسش ببوو. ئەمەش مانای ئەوەیە بەر هیچ شتێک نەکەوتووە. پاشان ئاسنێکی نیو کیلۆی پێوە کرد بۆ ئەوەی بزانێت کاتێک کە ئاسنەکە گەشتە سەر زەویەکە پەتەکە قورسایەکی دەمێنێت یاخود نا، بەڵام بە هەمان شێوە بێسوود بوو. لە هەمووی نامۆتر ئەوە بوو کە کەسێک هەڵستا بوو سەگە مردووەکەی فڕێدا بۆیە ناو چاڵەکە، بەڵام دوای چەند ڕۆژێک دووبارە سەگەکەی زیندوو ببوویەوە و هاتبوویە دەرەوە. کەسێکی تریش هەڵسا بوو بە بەستنەوەی ئاژەڵێک بە پەتێکەوە، هەروەها فڕێدا بۆیە نێو چاڵەکەوە. دوای ئەوەی لە ڕۆژی دواتر پەتەکەی ڕاکێشا بۆیەوە سەرەوە، بینی بووی ئاژەڵەکە قوت دراوە و دیاریش نەماوە. لە کۆتاجار کە تەلەفۆنی کرد بۆ بەرنامەکە گوتی حکوومەت ناوچەکەی لێ سندومەتەوە و منیان دەرکردووە و ئێستا ناوچەکە لە ژێر دەسەڵاتی من نەماوە و پڕە لە سەرباز و ژیانی منیش لە مەترسیدایە. کەس نازانێ ئەم چیرۆکە ڕاستە یاخود نا، بەڵام ئەگەر ڕاست بێ ئەوە ئەم ساڵە ناسراوە بە دەمی شەیتان. سێم، چاڵی فڕنی شەیتان. ئەم دیاردەیە لە دەریای باکووری وڵاتی ئەمریکا ڕوودەدا و چەندین ساڵە بۆتە هۆی سەرسوورمانی زانا و گەشتیارەکان. کاتێک کە ئاوەکە لەسەر شاخەکە دێتە خوارەوە دواتر ئاوەکە 2 ڕێڕەوی بۆ دروست دەبێ. یەکەمیان ڕێڕەوێکی ئاساییە، دووەمیان چاڵێکە کەوا دیارە هیچ ژێرێکی نییە. چەندین زانەلیان کۆڵیوەتەوە بەڵام هیچیان نەدۆزیوەتەوە. لەلای خۆشیانەوە گەشتیاران هەڵساون بە هەڵدانە ناوی ئامێری دیاریکردنی شوێن و تۆپی تێنس، بەڵام دوای ئەوەی کە ئاوەکە دەکەوێتە ناو چاڵەکەەوە هیچ شتێک دیار نامێنێ. دەوترێت چەند ساڵێ لەمەوە پێش کەسێک کەوتۆتە ناوی و هیچ دیار نەماوە و نازانرێت چی لێ هاتووە. هەرچەندە چەند بیردۆزێک هەیە سەبارەت بەم شوێنە، بەڵام کەس بە تەواوەتی لێی دڵنیا نییە و وەڵامێکی ڕاست و دروستبوونی نییە لەسەر ئەم شوێنە. چوارەم، دەرگای دۆزەخ. دیاردێکی سەیر و سەمەرە هەیە لە ناوەڕاستی ئاسیا کە چاڵێکە بۆ ماوەی 49 ساڵە گڕی گرتووە و هەرگیز دانامرکێتەوە. لە ساڵی 1970 کۆمەڵە زانایەکی زیۆلۆزی سۆڤێتی لە سەرەتادا وایان زانی بوو کە ئەشکەوتێکیان دۆزیوەتەوە کە گازی سروشتی تێدایە، بۆیە ئاگریان تێی بەردا وایان دەزانی تەنها چەند ڕۆژێکی کەمی دەوێت تاوکو دامرکێتەوە، بەڵام بەو شێوازە نەبوو کە ئەوان بیریان لی دەکردەوە، چونکە لەو کاتەوە تاوکو ئێستا گڕی گرتووە
وەک ئەوەی بڵی دەرگایەکە بەرەو دۆزەخ دەڕوا. تیرەی ساڵەکە 69 مەترە و قۆڵیەکەی 20 مەتر دەبێت. هەرچەندە چەندین جار هەوڵی کوژاندنەوەی دراوە بەڵام سوودی نەبووە. پلەی گەرمی ئەم ساڵە دەگاتە زیاتر لە 1000 پلەی سیلیزی. زاناکان ئەوە دەزانن کە ئاگرەکەی دەستی پێ کردووە بەڵام ئەوە نازانن کەیدا دەمرکێتەوە. پێنجەم ساڵی کۆتایی دنیا لە سیبیریا. لەم چەند ساڵی ڕابردوو چەند ساڵێکی سەیر و نامۆ دۆزرابوونەوە لە سەرناوچەیەکی جیاوازی سیبیریا. هەروەها دەنگدانەوەیەکی زۆریشی دروست کرد. شتە سەیرەکە ئەوەیە ئەم زۆرە چاڵانە پێویستی بە هەزاران ساڵە بۆ دروست بوون بەڵام ئەمانە بە چەند ڕۆژێکی کەم دروست دەبن. هەندێک لە شارەزایان دەڵێن هۆکارەکەی بۆ گەرمبوونی جیهانی ئەو ناوچانە دەگەڕێتەوە چونکە دەور و پشتی ئەو ناوچەیە هەمووی بەفر بوون دواتر تاواو نەتەوە. کام لەم ساڵانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسە. هیوادارم ڤیددیۆکەمتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. ئەگەر ئەتانەوێت بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. هەروەها لە بیرشتان نەچێ ئەگەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆ بنووسەوە. ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم. تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.